هونەرمەندان و سینەماکاران لە هەر کوێی دنیا بن هەمیشە لە هەوڵی پاراستن و ناساندنی کللتور و هونەری ڕەسەنی کوردیدان بە تایبەت سینەما فیلم. لە هەنگاوێکدا بۆ گریجیدان بە بواری سینەما فیلم شەشەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ لە شاری ئیسنی لە ئەڵمانیا دەست پێ دەکات. لە ئێستادا ئامادەکاریەکان لەلایەن ڕێکخراوەی فێستیڤاڵەوە بۆ خولی شەشەم لە قۆناغی کۆتاییدایە. دەرگای وەرگرتنی فیلم بۆ فیلم سازان واڵایە و دەتوانن بەشداری ئەم فێستیڤاڵە بکەن. بۆ قسەکردن لەسەر وەرگرتنی فیلم و مەرج و پێوەرەکان بۆ بەشداریکردن خات و هێڤە ئەحمەد و تەبێژی فێستیڤاڵ ڕاستەوخۆ لە ئەڵمانیا لەگەڵمان ئامادەیە و زانیاری زیاترمان پێ ئەبەخشێ. خات و هێڤە سڵاوی لێبێ. سوپاس کە ڕاستەوخۆ لە ئەڵمانیا لەگەڵماندای. زۆر سپاس. خات و هێڤە شەشەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ دەست پێ دەکات. فیلم سازان دەتوانن تا سەرەتای حوزەیران فیلمەکانیان ڕەوانەی فێستیڤاڵ بکەن. ئایا مەرجەکان چیە بۆ وەرگرتنی فیلمەکان؟ لە هەموو ساڵ ئێمە یەکی چوارەوە دەست پێەکەن تا یەکی شەش کۆتایی بێنن دوای یەکی شەش تا یەکی حەوت ئیتر بڵێن لیژنەی هەڵبژاردن ئیشی خۆیەکەن. مەرجەکانمان بەڕاستی هەموو جۆرە فیلم ئێمە وەریگرن چ بڵێن خۆی کوردە فیلمە نابێت لیستەقە زیاتر بێن چ ئەنیمێشن بێ یا دوکمنتاری بێ یان ڕێوایی بێ هەموو جۆرە. ئەم مەرجەکانی ئێمە کە بشکە زمانی دایک ئەبێ وەرگەڕابێ بۆ زمانی ئینگلیزی ڕووی کوالیتی ئەبێ زۆر بەرز بێ کوالیتی چ ڕووی ڤیدیۆ بێ یا چ ڕووی لەدەک بێ. بەڵێ خاتوویەوە فێستیڤاڵی ساڵی 2024 بە ناوی سینەماکاری کۆچکردو تای کەریمی بوو. ئەم ساڵ بە ناوی چ سینەماکارێکیان هونەرمەندێکی کورد دەبێت؟ بڕاستی چونکە هێشتا ئێمە لە دەستپێکردنی فیلمن زۆری ماوە بوو بڵێن ناوی خولەکەمان ئێمە دیاری بکەن. ئەم ساڵ بزرناوی ئەگۆڕن بۆ کەسێکی دیکە یاخۆد هونەرمەندێکی یاخۆ دەرهێنەری کوردی ناوبانگ بەڵام هیچ پلانمانزانان کەواتە ئەتوانین بڵێن جارێ هێشتا زووە. بەڵێ هێڤەخان جیاوازی فێستیڤاڵی ئەم ساڵ بەراورد بە فێستیڤاڵەکانی ساڵانی ڕابردوو یان دوورتر نەڕۆین ساڵی ڕابردوو لە چیدایە؟ هیچ بەشێکی تازە لە فێستیڤاڵەکە زیاد کراوە؟ ئەم ساڵ جیاوازی ساڵانی دیکە ئێمە زۆر گرنگیماداوە بە ورکشۆپ. چەندین ورکشۆپ ئەم ساڵمان هەیە ورکشۆپی تایبەت بە ئەو کەسانەی ڕاگەهاندن ئیشەکەم بداخەوە ڕاگەهاندەکارانی کوردی زانیاریان کەمە لە بواری سینەماوە. هەم ورکشۆپمان هەیە لەسەر ئەو کەسانەی کە حەزیان لە دەرهێنەرن یاخۆ سیناریۆ یاخۆ ئەکتەریوە. دوایی ئەو ورکشۆپە بڕاستی سوپرایزێکمان هەیە لەوانەیە ئەو کەسانەی کە لە ئەو ورکشۆپە بەشدار بوون فیلمێکی دروست بکەن و دوای ئەو فیلمە لە مەراسیمی کۆتایی نمایش بکرێت. باشە هێڤەخان بە دیاریکراوی چەند فیلم لە فێستیڤاڵەکەدا نمایش ئەکرێت یاخود هێشتا زۆر جارێ باسی وەش بکەین؟ هەموو ساڵ ئێمە 15 فیلم نمایش ئەکەن لە مەراسیمی کۆتایی. 8 خڵاتمان هەیە. خڵاتێکمان هەیە تایبەت بۆ بڵێن کە ئیدارەی فەستیڤاڵە بێژگە ئەوەل 8 خڵاتمان هەیە بەڵام وەک نمایش ساڵی پار 3 ڕۆژ بوو جاران 2 ڕۆژ بوو هەم ساڵیش هەم بە هەمان شێوە 3 ڕۆژە. یەکەم ڕۆژ ئەکەم بە خزمەتی هونەری کوردی یەک فیلم نمایش ئەکرێت. ساڵی پاش یەک فیلمی دەرهێنەری کورجان و ڕۆژبیانی بوو کە ناوی فیلم یەک مامەک 2 مامەک بوو ئەوە بێژگە فیلمی خڵاتەکان. اینجا هونەرمەندێکی کوردی ناوبانگ گۆرانی ئەڵێ لە یەکەم ڕۆژەوە و دوایی نزیکەی 20 فیلم ئێمە نمایش ئەکەن. بەڵێ خاتوویەوە فیلمەکانی فێستیڤاڵ بەرهەمی چ وڵاتێکن؟ چەند فیلم لە کوردستانەوە وەرگیراون و نمایش ئەکرێن؟ بەڵێ لە هەر 4 پارچە کوردستان بۆمانێت ئێمە هەر 4 پارچە بڕاستی بە یەک پارچە یان یەک وڵات کتێبەکەن. بێژگە کوردستان ساڵی پار 848 فیلم بوو لە 92 وڵات بۆمان هات. ساڵی پێرار 121 وڵات بۆمان هات لە هەموو ئیتالی بەسی خڵاتەکانی کە ئەو فیلمانە بوون بخاوە خڵات ساڵی پار ئیتالیا بوو فرانسا بوو 2 فیلمی کوردی بوو دانایەک ناو فیلمی ئافرەت
دانەیەکژی ناو فیلمی سۆن کە لە ڕۆژهڵاتی باشە کوردستان بوو بڵێن جۆرە جۆری هەبوو. بەڵێ خات و هێڤ من دوا پرسیارت ئاڕاستاکەم بەڕێوەچوونی فێستیڤاڵ و دیداری هوەری بە تایبەت لە ئەوروپا تا چەند گرنگە بۆ ناساندن و شوناسی کللتوری کوردی. من وەکو خۆم بڵێن بەڕاستی زۆر زۆر گرنگە ڕەنگە زۆر کەس نازان بێکە ئەوەنە توانامان هەیە لە بواری سینەمایی ڕەنگە زۆر ینی با بڵێن ئەو کەسانەی کە حاضرە بن زۆر شۆکە بن کە بەڕاستی توانای کوردی نەکە لە بواری شەڕ و چک و ئەو شتانە لە بواری سینەماژی بەهێزن نەکەوشدا بەڕاستی لە ڕێگەی سینەما خۆت زانی کە سینەما خۆی نامەیەکە ئێمەژی کۆمەڵک چیرۆک لە ناو کوردان هەیە بڕاستی شاینی ئەوەیە کە ببێ بفیلم و وەک نامەیەک پێشانی وڵاتی دەرەوە بکرێت. بەڵێ خات و هێڤ ئەحمەد وتەبێژی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ سوپاس کە ڕاستەوخۆ لە ئەڵمانیا لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە